تشتی خوش چید بن من دست پیکش ورا گو بری نهاجی من گوتیه لبنده تشتی خوش بم راستی بنیرن سروک نیچروان برزانی سروک هریما کردستان بیریا روجاوای کردستان کریه بیریا قامشلو کریه بیریا عفرینی کریه بیریا جهندن این روجاوای کردستان کریه او بخواد بیجه از نابیجم یعنی جخوا براستی که فاکردین روجاواجی گله کی جراته و ج سروک نیچروان برزانی چه حز دکن چه گوت لکو گوت ل آلمانیا ل کنفرانسا مونشن یا آسایش گوت گله کی بیریا روجاوای کردستان کریه بیریا قامشلو دکم برد بیجه ام گله کی دچونو دهاتن ج قامشلو دچونه حلب دچونه شامه نهاجی او بیرانین هر د بیرامندا مانه انشالله د دمک نزیکته از بچم قامشلو بچم عفرینه حلب و جهندن یعنی برا خلق کوبانی و باجارین دن دلی خو نگرن و سروک نیچروان وره جم وشی د بیجه ام هر دمه لسرویا که کار دکن چاوا براین خوین کرد لسوری بپارزن اموان بتنه ناهیلن د بیجه او مدل فدرالیزم کل عراقی هیا دوی مدل نکاری عینی وکوی لسوریجی جیب کی لبنده نمینن دبی که سوریه و دعوت بکه هون خوا بکن خودی سوریا نو هون نمیوانن جبو کردین روجاوای کردستانی دبیجه هون نمیوانن هون خودی مالینه شام پایتخت دویه دبیجه مجه کردین سوری را گوت به هفره یک گرتی بچن شام بیه به تنه نچن دما ام به هفره چونه بغداد تجربه که گلکی سرکفتی بود. د زودترین دم ده نوا پروسه سیاسی سوری ده بشدار ببن. اوج کردان را بیجه. چیز دست هرما کردستانی ورجی دوی واریدا اوه ببن آریکان. لسر پیواجوی آشتیه لترکیه گود پیوست قندیل پر بجدی پیشوازی بانگا بریز عبدالله اوجلان بکه و اشکره کر که بانگا اوجلان داویا و مهیده و وره بلاف کرن. طبیعی نسبت مسئله فدرالیزم وکی چاره سر هر جهه که خصوصیت تایبتی خواه هیا یعنی از باورناکم او مدل منحال عراق هیا نسبت مسئله کردی تو نکاره عینی مدل لسوریاش دا جیب گی چون نه جغرافیای سوریا نه جغرافیای ملتت او ملتت فکر دجین د سوریا وکی عراقیه و نه تدکاری عینی مدل لی مهم اونیه چه مدل بید مهم اویا مدلک بید که جه رضامندی همو گل سوریا بید و مدلک بید آشتی برقرار بکد بو سوریا همو پیک هاتا و یعنی اگر اصرار ما لسر یک مدل تایبتی بید از باورت کم نتشته که درسته لازمه مدلک بید به گفتگو به دانشتن لگل دست دارن لگل دست دارن دمشق طبیعی از نهاج دبیجم لازمه برایت ما لسوریا بچن بو دمشق و نکوک و میوان تصرف کن خودی مال تصرف کن مالا وایا جه وایا پروسا وانه و دمشق پایتخت وانه پایتخت سوریا لازمه آهو برای خوب بدنه به هنده حلق ببینن مصلحت همه سوریا دا بیتن و سردان ای بونا کن ام خود وکیل ام هند غریبیت کن ام وقت خود ام گلک دچوین بو سوریا بو قامشلی بو حلب و بو دمشق نهاجی او بیرهاتن حل بیرامنه و هیویام او روجک زوبت انشاءالله ام جارک دی بت بکارین سردان قامشلی و حلب و ملت خوب عفرینه و الوان جهانه بکن خوی لحمو کوبنوکان تورکی سرکی گفتگوه کانی اما لمساله سوریا بوا طبيعي للايك و يعني اويك امرو لسوريا دا گذريتن من بهم ويا جيد الخوشي همو لايك بويك رجيميكي سركوبگر اواني که پیشتر زور ظلميان لو ملتا كردو ولا سركار نماو او بنسبت جيد الخوشيه ام دس حالاتي که استهاتو تسر حكم لسوريا اما تمنا دكين دا ام دس حالاته بتوانه همو لاینکانی سوریا همو پیکاتکانی سوریا لا مستقبلی سوریا دا بشداری بکات اوی که به نسبت حریمی کردستان و گرنگ و مهمه اویا اما تمنای سقامگیری دکین با سوریا گلی سوریا گلی که شایسته جیانه کی باشتره سالانی را بردو که شی گوریان هب و زور ازیتیان خواردو و پنا زوریان لولاد در چون
زور مالویرانیان بینی و امرو براستی و گلی سوریا شایسته جیانێکی باشتره ئێمە تەمەنا دەکەین و هیوادارین کە ئیدارەی نوێ بە تایبەتی سەرۆک ئەحمەد شەرع بتوانێت فاکتەرێک بێت بۆ سەقامگیری سووریا و بتوانێتن ملەتی سووریا لەو نەهامەتە و ناخۆشیە دەرباس بکات. طبیعی سووریا وڵاتێکە زۆر پێکهاتەی تێدایە، پێکهاتەی جیاوازی تێدا هەیە. مهمترین شت لە سووریا ئەوەیە کە هەموو لایەنەکانی پەیوەنددار یعنی بەشدار بن هەموو پێکهاتەکانی سووریا و نەسیحەتی ئێمەش ئەو قسانەی کە ئێمە لەگەڵ براکانی کوردمان کردووە دوو سێ شتی زۆر محەدەد. یەکەم شت ئێمە پێمان گوتون ئێوە دەبێ بە یەکگرتووی بچن بۆ دیمەشق. تەجروبەی ئێمە لە هەرێمی کوردستاندا کە پێکەوە چوون بوو بەغدا تەجروبەیەکی زۆر سەرکەوتوو بوو دوای ساڵی 2003. یەکەم خۆتان بە خاوەن سووریای نوێ ببینن، تەسەڕفاتی چاوەڕێی ئەوە مەکەن لە دیمەشقەوە دعوت بکرێن، ئێوە خۆتان بکەن بە صاحبی سووریای نوێ. ئەم سووریا سووریای ئێوەیە، دیمەشق پایتەختی ئێوەیە و قسەی ئێمە بۆ ئەوان ئەوە بووە بە زووترین کات لە ناو پرۆسەی سیاسی سووریادا بەشدار بن و ئێمە هیوادارینیش کە دەستهەڵاتی نوێ و بە تایبەتی سەرۆکی نوێی سووریا ئەم فرەڕەنگیەی سووریا ببینێت و هەوڵ بدات هەموو پێکهاتەکان لە ئایندەی سووریادا بەشدار بن. ئەوەی ئێمە دەمانەوێت ئێمە تەمەنای ژیانێکی بەختەوەر و ئایندەیەکی باش بۆ گەلی سووریا دەکەین بە هەموو پێکهاتەکانیەوە و ئەوەی لەسەر ئێمەش واجب بێت وەکو هەرێمی کوردستان ئێمە بتوانین ڕۆڵی خۆمان لەو چوارچێوەیە بگەڕین، ئێمە ئامادە دەبین. لەگەڵ وەزیری دەرەوەش هەر لەم چوارچێوەیە دیدارمان هەبوو، طبێ هەر لەم چوارچێوە قسەمان کرد و تەکیدمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە فاکتەری سەقامگیری دەبین و یا حاضرین بۆ ئەوەی یارمەتیان بدەین بۆ سەقامگیری زیاتر لە سووریا. مەسەلەی وەفدی ئیمرالی ئەوانەی کە دەم پارتی ئەوانەی کە چوونەتە ئیمرالی و ئەمڕۆ ئێستا لە هەولێرن، ئەمڕۆ جەنابی سەرۆک بارزانیان دیوە، منیش بەیانی دەیان بینم لە هەولێر. ئەمانە طبیعی بە پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە هاتوون بۆ هەولێر و لەوێ شەو دەچن بۆ سلەیمانیج. پەیامەکە ئەکید ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین بزانین پەیامەکەیان چ پەیامێکە. ئێمە تەوەقوع دەکەین پەیامی ئاشتی بێ، پەیامی ئاشتی بێ بۆ سەقامگیری بێ بۆ تورکیا و پەیامەکەش زیاتر بۆ پەکەکە دەبێ و ئێمە هیوادارین بانگەوازێکی ئاشتی گوێبیستی بانگەوازی ئاشتی بین لەلایەن بەڕێز ئۆجەلانەوە و هیوادارین کە پەکەکەش هەڵوێستی هەبێتن و پێشوازی لە پەیامی بەڕێز ئۆجەلان بکات.